لە تەوریەکەی بەرنامەی بانی باش کوردستاندا باز لە ڕێنمایەکانی بەرگری شارستانی دەکەین بۆ حاڵەتە کتوپڕەکان کاتێک کە تاکێک ڕوبەڕووی دەبێتەوە یاخود دووچاری دەبێتەوە بەتایبەت لە سەیرانگاکان و هەروەها کاتی چوون بۆ سەیرانگاکان پێویستە تاکەکان ئەوانەی کە ضرورەتە و ئیمەرجەنسی بەکاریبێنن چی بێت لە هەمان کاتدا لە حاڵەتەکاندا پێویستە چی بکەن. بێگومان ئێمە گفتوگۆی زیاتری ئەم بابەت دەکەین کە کاگۆران ئەحمەد بەڕێوەری بەرگری شارستانی کوێیە لەگەڵماندا میوانە و گفتوگۆی زیاتری ئەم بابەتەکەین وردەکاری زیاترمان بۆ دەگوازێتەوە. کاگۆران بانی باش و سڵاو لێبێ، سوپاس بۆی کە لە تەوریەکەی بەرنامەی بانی باش کوردستاندا لەگەڵ ئێمەدا بەشداری. دەستپێک ئەمێ بزانم ڕێنمایەکانی بەشەیەکی گشتی بەرگری شارستانی بۆ هاوڵاتیان چییە بەتایبەت لە کاتی چوونیان بۆ سەیرانگاکان؟ بەڵێ بەیانی ئێوەش باش جەژنی سەری ساڵی کوردی جەژنی نەورۆز لە هەموو لایەک پیرۆز بێ. بەڵێ ئێمە ئامادەکاری دەکەین ساڵانە لە وەرزی زستان و لە وەرزی هاویندا. ئەوەیە کە لە وەرزی بەهاریشدا سەری ساڵی نوێ بەرنامەی خۆمان جێبەجێ دەکەین و پیلانەکانماندا دەڕێژین بۆ ئەوەی بۆ خزمەتی هاوڵاتیان بۆ ئەوەی هەموو ئەفسەر و کارمەندانمان ئامادە باشیدا بن بۆ پارێزگاریکردن و پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و پارێزگاریکردنیان لیان. ئێمە لە کاتی بەهاردا بڵێن تیمەکانمان دەخەینە ئاڵەتی بە ئامادەباشیەوە لە ڕۆژانی نەورۆز بابرێن زیاتر بۆ ئەوەی هاوڵاتیان پارێزرا بن لە هەر ڕووداوێکی نەخوازرا و یاخود ئاگرکەوتنەوە. ئێمە لە پێش نەورۆز وەکو لیژنەی ئەمنی قایم قامێت کۆبنەوەیەکمان کرد لەگەر جەنابی قایم قام و بەشێک لە بەڕێوەبەرەکان ئامادەکاری خۆمان کرد هەموو بنکەکان و هەموو تیمەکانمان لە حاڵەتی ئامادەباشیدانە لە ئەوەی لە ڕۆژانی نەورۆز هیچ ڕووداوێکی نەخوازرا و ڕوونەدات یاخود ئەگەر ڕوژ بدا بیخەینە کەمترین ئاست. ئەوە بوو خۆشبەختانە لە ڕۆژانی نەورۆز پلانەکەمان جێبەجێ کرد و ئەو پلانێک کە دامان نابوو بە شێوەیەکی ڕۆکپێک ئەنجامماندا و ئەوەی کە پێشبینیمان دەکرد شکر بۆخوا وا دەرچوو کە کەمترین ڕوودا و کەمترین زەرەر و یاخود برێن ئاگر ڕوویدا. تا دەکرێت بڵێن کاگۆران ئەو ڕووداوانە ئێوەکو بەڕێوەبەری بەرگری شارستانی ئەمە بزانم ئەو ڕووداوانە چی بوو کە لە مودەیە یاخود لە چوونی هاوڵاتیان بۆ گەشتکردن ڕوویدا لە هەمان کاتدا حاڵەتەکان دیارترینیان کامانە بوون؟ بەڵێ ئەو بۆمە ساڵانە 20 مانگ 23 با بڵێن لە کۆیە کەرنەڤاڵێک دەکرێتن کە گردی نەورۆزی پێ دەڵێن لەوێ هەموو هاوڵاتیان و هەموو چین توێژەکان لەوێ کۆ دەبینەوە و ئێمەش وەکو بەڕێوەبەراتەکە ئێمە ئامادەکاریمە لە ئامادەباشیدا دەبین لەو ڕۆژە و لە ڕۆژاین ترجۆ بەردەوام چکە تیمەکانی ئێمە لە ئامادەباشیدان. ئەوە بوو ئەو ڕۆژە تەنها ئاگرکردنەوە بوو ئەویش دەربڕینی خۆشحاڵی بە بۆنەی هاتنی نەورۆز لە هەندێک شوێن مەسەلەن سووتانی تایە و سووتانی دار و ئەوانە بوو بۆیە هیچ شتێکی وانە بوو مەسەلەن خوا نەخواستا لە ماڵێک بسووتێ یاخود سیارەیەک بسووتێ یاخود زەرەری گیانی تێدابێت تەنها ئاگری سووتانی تایە و هەندێک دار و ئەوانە بوو هیچ تر نەبوو. شتێکی زۆر باوهەیە دەکرێت بڵێن لە بەشێکی زۆری هاوڵاتیان کاتێک ئەچن بۆ سەیرانگاکان یاخود گەشت ئەنجامەیەن سوتەمانی بە تایبەت نەوت ئەیکەنا بۆتڵی ئاوە یاخود پیپسی کە بەتاڵ دەبێت بەکاری دەهێنن و بۆ نەوت. ئەمە تا چەند یعنی دروستە لە هەمان کاتدا دەکرێت بڵێن ئەمە گرفتێک دروست دەکات لە دواییدا ئەگەری ڕووداوێکی کتوپڕی هەیە؟ بڵێ ئێمە وەکو ڕێنمایەکانی بەرگری شارستانی دایم بەردەوام لەلایەن تیمەکانی هونەریمانەوە ئێمە لە بەردەوام تیمەکانمان دەرچۆتن بۆ خوێندنگاکان بۆ شوێنە گشتەکان بۆ دەوائیرەکانی حکومی ڕێنمایی کرانە هەم فەرمانبەران و هەم قوتابی و خوێندکارەکان چونکە بۆ ئێمە ئەو ڕۆماڵ نییە خوێندکار و یاخود مۆزەفێکی لە ماڵەوە نەبی
بۆیە هەوڵمان داوە پەیامەکەمان ڕێنمایەکانمان بگاتە ماڵ بە ماڵی ئەم سنوورەکەمان ئەو بەڕێوەبەرایەتەکەمان. ڕێنمایەکانی ڕێنمایی بەسیتن، ئەگەر بێت و بێت جێبەجێ بکەی ڕێنمایی بەسیتن، یاخود ئەگەر جێبەجێ نەکەی جاری وایە کارەساتی گەورە لێ دروست دەبی. بۆ نمونە تۆ ماڵ بەجێ دێلی ڕێنماییمان کردوون ئەو کاتانێک کە ماڵ بەجێ دێن پێویستە هەموو کارەباییەکان بکوژێنن، تەنها ئەوەی پێویست دەبی کە سەلاجە و مزەمی دێ. بۆ نمونە ئەگەر بێت و تو نەیکوژێنەوە کە ماڵ بەجێ دێری بۆ هەیە ببتە هۆی شۆرت و ئەوە گڕ بگرێت. بۆ ئەوەی جەنابیشت باست کرد بالفعل وایە، یعنی نابی هاوڵاتی هەوڵ بدات مەسەلەن نەوت و یاخود بنزین و ئەوانە لە ناو سەیارە و یاخود لە کاتی گەشتکردن، چونکە بەڕاستی لەو ڕۆژانە زیاتر ئیهمالتر دەبی ئینسان ئاگای لە هەندێشتناوی. بۆیە جاری وایە دەبێتە هۆی کارەسات و دروستبوونی کارەسات و ئاگر و ئەوانە بۆ ئەوەی بتوانین خۆمان بپارێزن و جانی ڕۆڵەکان و کۆرپەکانمان بپارێزن پێویستە بەردەوام ڕێنمایەکانی بەرگری شارستانی جێبەجێ بکەن. و ئەگەر بێت و ئێمە لەناو ئۆتۆمبیلەکانمان مەتفی تێدا بیتن زۆر پێویستە، بەڕاستی پێویستە لەناو ئۆتۆمبیلەکانمان لە ماڵەکانمان زیاتر لە مەتفێکی لێبێت لەو ماڵەوە شارەزاییشمان هەبێت لە بەکارهێنانی، چونکە لە هەر حاڵەتێکدا تو ئاگر دەبێتەوە دەتوانیت بە زووترین کات کۆنتترۆلی بکە، یاخود سیارەکەت لە شوێنێک لە شوێنەکانی گڕ دەگرێت دەتوانی بە زووترین کات تۆ مەتفیت پێ دەتوانی بەکاری بێنی و چونکە لۆ هەیە تو لە شوێنی ئاوەدانی دووربی لە سنووری بنکەکانی بەرگری شارستانی لە تیمەکان دووربی، تۆ تاکو تیمی بەرگری شارستانی ئاگادار دەکەیەوە تاکو تیمەکە دەگات بوێندر لۆ هەیە کاتێکی بوێتن یاخود چەند دقەیەکی بوێتن. بۆیە لەو کاتەی هەتا تیمەکان دەگەنە ئەو شوێنە بۆ هەیە ئاگرەکە تەشەنە بکات و زەرەری زیاتر بگەێنێت. بۆیە پێویستە هەموو لایەکمان لەناو ئۆتۆمبیلەکانمان باسم کرد لە ماڵەکانمان لە هەموو شوێنەکان مەتفی هەبی بەکاری بێنین لە کاتی پێویستدا. بەڵێ بەشێکی دیکەش هەیە باز لەوە دەکرێت کە بەتایبەت چوونیان بۆ سەیرانگاکان لای داری سەوز بوو یاخود ئەوەی کە گشوگاکەی زۆر چڕە ئاگر نەکرێتەوە، بەڵام زۆر دەبینی لە سەیرانگاکان هاوڵاتیان ئاگر دەکەنەوە بۆی کەیف و خۆش بن. لێرەدا چی بکەن هاوڵاتیان لە هەمان کاتدا بەشێکیان هەیە تایش لەگەڵ خۆیان دەبن تایش دەسووتێنە دەکرێت دوایەوە گرفتی بە دوای خۆی دابێت. ئێوە ڕێنمایەکانتان بۆ ئەمان چیە؟ گەر بێت و توش حاڵەتێکی سووتان بن یاخود حاڵەتێکی دیکە بن فریاگوزاریەکان لێرەدا پێویستە چی بکەن؟ وەکو باسمان کرد لەو شوێنانە شوێنی گشتین شوێنی سەیرانگاکان تۆ بۆ هەیە نەتوانێت تیمەکان لە هەموو شوێنەکان بڵاوە پێ بکەیت. بۆیە پێویستە تاچی هاوڵاتی پێویستە لایەنی ڕۆشنبیرەکەی بەڕاستی بەرز بێت بۆ ئەوەی لەو شوێنانە ئاگر نەکراتەوە، چونکە ئاگرکردنەوە بە تایبەتی تایە سووتانی تایە، یعنی دەبێتە پیسبوونی ژینگە. بۆیە چونکە لە 2000 بەخۆمان زەرمەند دەبین لە ڕووی تەندروستیەوە بەخۆمان زیانمان پێ دەکات. بۆیە ڕێنماییمان بۆ هاوڵاتیان ئەوەیە لە شوێنە گشتەکان لە شوێنە هەتا فڕێدانی پاژماوەکانیان ئەنی فڕێ نەدرێتن هەروەها ئاگر نەکرێتەوە بە تایبەتی تایە، یعنی چونکە لەو شوێنانە دەبێتە هۆی پیسکردنی ژینگە. لە 2000 پیسبوونی ژینگە زەرەر بە تەندروستی خۆمان دەگا. ئەوە دەبینین مەسەڵەن تەندروستی هاوڵاتیانمان چۆنە لەو وڵاتە. هاوڵاتیان ئێمە بەردەوام مەسەڵەن ڕێنماییان دەکەین وەکو باسم کرد، هەم ڕێنمایی ئۆتۆمبیل مەسەڵەن ئەو ئۆتۆمبیلەی کە پێویستە چی پێبی، پێویستە مەتفی پێبی، لە ماڵەوە باسمان کرد پێویستە مەتفیان لە ماڵەوە بی، وە پێویستە کابانی ماڵ لە مەتبەخەکانە کە لە کاتی چێژ لەناو لە هەموو کاتەکاندا ئاگاداری غاز بن بۆ ئەوەی غاز نەکرێتەوە، چونکە لە شوێنە تەنگەکان ئەگەر بێت و غاز بڕوە ئیهمال بیتن جاری وایە بە لێدانی یەک چەرخ یاخود بە پێکردنی پلاکێکی کارەبا ئیتر گرپە ئەکات و دەبێتە هۆی ئەو سووتانی ئەو ماڵەوە یاخود جاری وایە گیان لە دەستدانی لێ دروست بووە.
بۆیە ئێمە بەردەوام ڕێنمایی هاوڵاتیانمان کردووە لە هەموو کاتەکاندا لە خوێندنگا و دەوائر حکوومیەکان و قوتابخانەکان بۆ ئەوەی تاک بە تاچی ئەو خوێندکار و قوتابیانە لە ماڵەوە ئەو ڕێنمایانە بگەێنە دایک و باوک و ئەوانەی وە پێویستە لە کاتی زستاندا بۆ نمونە شەوانە سۆپا بکوژێندرێتەوە هەم کارەبا هەم نەوت بۆ ئەوەی هیچ زەرێک دروست نەبێت یاخود هیچ ڕووداوێکی نەخوازرا و دروست نەبێتە ببێتە هۆی زەرەر و زیان و یاخود گیان لە دەستدانی کەسە ئازیزەکانمان. بڵێ ئەو حاڵەتی کە دەکرێت بڵین دووبارە بوونەوەی هەیە و تەنانەت لەم ساڵیشدا و لە ساڵانی ڕابردوو توشدا بوونیان هەبوو بۆ منە دەستپێک بۆ ئەنجامدانی گەشتکردن ڕێنمایی دەدرێت هاوڵاتیان مەلەکردن ئەنجامنێن بەڵام وەکۆی ئەم ساڵیشدا ڕوویدا کە لە قەزای ماوەت بوو گەنجێک بەهۆیەوە کەوتە ناوچەمێکی قەزای ماوەت و لە هەمان کاتدا دوانی تر بۆ هاوکاری ئەو ڕۆیشتن بەڵام ئەوانیش بێسەر و شوێن بوون گەربێت و تاکێک بکەوێتە ناو ئاوە یاخود چەمێکەوە و مەلەکردنیش نەزانێت ئەوانەی دەوروبەری پێویستە چی بکەن بۆی ئەم ڕزگار بکەن لە هەمان کاتدا گەربێت ئەو تاکەش مەلەش نەزانێت. باسم کرد خاتون لە پێش هەموو شتێک تاچی هاوڵاتی بەسەر بە ئێمە دەبی ڕۆشنبیریمان بەڕاستی بەرز بێت. ئێمە چەندین ساڵە بەردەوام ساڵانە لە کاتی بڵاوکردنەوەی ئامارەکانمان ئێمە بەردەوام گەانمە بە هەموو سایت و تەلەڤیزۆن و سەتەلایتەکانمان ڕاگەیاندووە کە هاوڵاتی پێویستە لە کاتی گەشتکردن لێرە بۆدا بەرەو هاوین دەڕۆین ئیتر لە شوێنەکان دەچن گەنجەکانمان یاخود برا و کەسوکارەکانمان دەچن مەلە دەکەن. ئێمە وەکو سنووری بەڕێوەبەراتی قەزای کۆیە چەند شوێنێکمان هەیە زەی بچووک لە بۆگدڕا دەست پێ دەکات لە سنووری ئێمە لە ناحیە سێگرکان کۆتایی پێدت درێژی ئەم زەی بچووکە کە لە سنووری ئێمەدا زیاتر لە 70 کیلۆمەترە بەنداوی سماقولیمان هەیە بەنداوی دێگەڵەمان هەیە و چەند شوێنێکی بەنداوی بچووک بچووکە و چەندین شوێن هەیە کە هاوڵاتیان دەچن بۆ مەلەکردن. بۆیە ئێمە ڕێنماییمان کردوونە دایکان و باوکان ئاگادار دەکەینەوە ئەو شوێنانە هیچی شیاو نین بۆ مەلەکردن بۆیە پێویستە ڕێگایان پێ نەدەن بسن لەو شوێنانە مەلە بکەن. شتێشتر هەیە زەی بچووک بەهۆی ئەو لافا و ئەوەی ساڵی ڕابردوو ساڵانی ڕابردوو هەموو ڕێڕەوەکانیان تێکچووە ئەو ئاوەکی خوڕ و تیژە هەندێک شوێنی قوولە بۆیە هاوڵاتیان کە دەچن لە مەلەوانگەکانی شارەکان فێرە مەلەوانی بوون زۆر جیاوازی هەیە لە مەلەوانکان کە مەلەوانی دەکات دێ لە زەی بچووشیش دەوێت مەلەوان بکە یاخود لە بەنداوەکان دێ مەلەوانی بکات چکە ئاوی مەلەوانگەکان هەتا ئەدە گەرم و ینی ئەوەی بەڵام تۆ لە زەی بچووک دێ ئاوەکەت وەکو سەهۆڵاوە ینی هەر بە زووترین کات ئەو توانایە کە هەیتی لە دەستی دەداتن یاخود ناتوانێت بپەڕێتەوە بۆ ئەو بەر جاری وایە لە نیوەی ئاوەکە ئیتر نقم بووە و خنکاوە. ئێمە ساڵانە وەکو باسم کرد ڕێنمایی هاوڵاتیانمان کردووە پارساڵ بەداخەوە ساڵی ڕابردوو لە ساڵی 2021 9 کەس لە سنووری قەزای کۆیە خنکاوە 5 هاوڵاتی بەس لە بەنداوی سماقولی بووە 2 لە سنووری ناحی ئاشتی بووە 2 لە سنووری ناحی تەقتەق بووە و ئێمە بەردەوام هاوڵاتیانمان ئاگادار کردوتەوە بۆ ئەوەی تووشی کارەسات نەبنووە لە ساڵی 2021 17 هاوڵاتی لەلایەن تیمەکانی ئێمە لە مردن لە خنکان ڕزگار کراون بەڵام بەداخەوە 9 کەسیش 9 هاوڵاتیش خنکان و گیانیان لەدەستدا. بەڵێ کاگۆران ئەو شوێنانەی کە خۆ ئاماژەپێکە شیای مەلەکردن نین ینی ئێوە هیچ ناوچێکی گەشتیاریتان سزاداوە بەهۆی ئەوی کا هێمای مەلەکردنیان دانەناوە یاخود ئاماژیان بۆ کردبێت کە ئەمە شیای مەلەکردن نییە واتە گرنگیان بەم هێمایانەدا نەنابێت بۆیە هاوڵاتیان لێوەی هۆشیار بن یاخود بیبینن. بەڵێ ئێمە ساڵانە تابلۆی ئاگادارکردنەوەی هاوڵاتیانمان وەکو بەڕێوەتی بەرگری شارستانی لەو شوێنانەی کە بەنداوی لێ یاخود
سنوور و زێ بچووکە لە ناحەی ئاشتی و تەقتەق و سماقولی ئێمە تابلۆمان داناوە زۆربەی ئەو شوێنانێکە گەشتیارین وەکو سماقولی و بۆگد و تەختەق ئەوانە شەڵیان واسیوە بەڵام ئەمە شتە شکە لێرکانە لەو ماوەی پێش نەورۆز کۆبنەوەمان کردی لەگەر هەموو خاوەن پارکەکان و ئەوانە ئاگادارمان کردینەوە چونکە ئێمە وەکو بەڕێوەبەرێت قەزای کۆیە 16 کارمەندی غەواسمان هەیە وەکو باسم کرد 70 کیلۆمەتر زەی بچووک و بەنداوی دێگەڵە و بەنداوی سماقولیوە هەندێک شوێن هەیە هەر کارمەندمانە لێی دانین یعنی پێویستمان بە کەسی شارەزای زیاترە بۆیە ئێمە خاوەن پێویستان بەو کەسانی شارەزای ئەو بوارە هەیە ئەو 16 کارمەندێک کە باسم کرد هەمووی کەسی شارەزان بەڵام پێویستیمان بە کارمەندی زیاترە لەوەی پێویستیمان بە بەلەمی زیاترە پێویستیمان بە ئەدەوات و پێویستەکانی غەواز زیاتر هەیە مەبەستم ئەوە بوو بۆیە ئەمە وەکو باسم کرد خاوەن پارکەکان کۆبنەوەمان لەگە کردوونە پێویستە هەر پارچێک ڕێنمایەکانی بەرگری شارستانی جێبەجێ بکات وە کارمەندی ڕزگارکەری کارمەندی مەلەوانی شارەزای هەبی بۆ ئەوەی ئەو گەشتیارانێکە دەچن لەو پارکانە دەمێننەوە پێویستە بەخۆی خاوەن پارکەکە چەند کارمەندێک دابنێ کە شارەزایی لە مەلەکردن هەبی بۆی لە هەر حالەتێک ئەو گەشتیارەی خۆی کە هاتوۆتە لای لە پارکەکەی ئەو ماوەتەوە ئەگەر بێت و مەلەوانی بکە پێویستە کارمەندەکەی خۆی ئاگای لێبێ وەکو باسم کرد من ئێمە وەکو بەڕێبەراتی بەرگری شارستانی قەزای کۆیە ناتوانین ئەو هەموو سنوورە بە 16 کارمەند پڕ بکەینەوە چونکە ئێمە لە هەر حالەتێک کەسێک گیان لە دەست بداتن یاخود بخنچێ لە سنووری هەر خاوەن پارچێک ئاگادارمان کردوتەوە دەیاندەینە داواکاری گشتی بەڵێ هەر بۆ ئەوەی سزای یاسایی خۆیان وەرگرن بەڵێ هەر سەبارەت بە پاراستنی هاوڵاتیان دەکرێت بڵین هەندێک بەنزیخانە لە کۆیە بوونیان هەیە نزیک شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیانە نزیک ماڵەکانن ئەمێ بزانم ئەمانە مۆڵەتیان پێدراوە گەر مۆڵەتیان پێدراوە چۆن مۆڵەتیان پێدراوە لە هەمان کاتدا ئەمان هەمووی پەیوەندیان بە سەلامەتی و باری ژینگەی و تەندروستی هاوڵاتیانیشەوە هەیە بەڵێ بەنزیخانەکانی قەزای کۆیە بەروی ناو سەنتەری قەزای کۆیە ئەوەی ئێمە مۆڵەتمان پێدابن هەمویان ڕێنمایەکانی بەرگری شارستانیان جێبەجێ کردووە تەنها ئاگە با بڵێن مەسەلەن بەنزیخانە هەبووە ئیتر سروشتەکەی وا دروست بووە لۆ نمونە پێشتر بەنزیخانەکە دروست کراوە دواتر یاخود مەکتەب قوتابخانە یاخود خوێندنگای لە تەنیش دروست کراوە بەڵام هەستانە چیمان کردووە هەندێک شوێن دیواری زیاترمان پێکردوونە بۆ ئەوەی لە هەر حالەتێک ڕووداوی نەخوازرا ڕوو بداتن بتوانن بە شێوەیەکی زوو کتوپڕ کۆنتترۆل بکرێتن بەڵێ زۆر سپاس بۆ کاگۆران ئەحمەد بەڕێوەبەری بەرگری شارستانی کۆیە سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ ئێوەش بۆ کەناڵی NRT و زۆر سپاس بۆ ئامادە